جیابوونەوەی هەورامانی ئەم دیوە و دیم ئێمە هەورامان هەر یەکێکە بەس ئەم دەسەڵاتە بۆ گەنانە وای لێ کردوون کە جیای کردوونێتەوە کەلتورەکەمان کەلتوری هەورامی لە بڵێن لە ڕۆژهەڵاتە کەلتورێکی زۆر باشە هەستەکەم زۆر باشترە لە کەلتوری ئێرە کەلتوری هەورامانی باشوور لەبەرەو هەورامانی باشوور لە ڕووی حیزبایەتیە و دەسەڵاتەوە حکوومەتەوە یعنی وای لێ کردوین بارکردن و شەڕ و ئەمانە وای لێ کردووە کە دوا بکەوین لە شتەکان ئەوە تاکی هەورامی لە هەورامانە لە باشوورە من زۆر ینی چاوەڕوانشتی باچی لێ یەکەم ئینشەڵا ئومێد دەواریشم لایەندەیەکی باشە زمانی هەورامیە کەوێتە ناو خوێندنەوە یانی شتەکان بەرەو باشتر ڕۆن ئەمە مەسەل ئەم کەلتوری هەورامانە کە ئێستا خراوەتە یۆنسکۆ خستوێتە ناو میراتی جیهانیەوە من زۆر مای خۆشحاڵیە ڕۆژ بە ڕۆژ ینی هەستەکەم ینی ئومێدەم هەیەشتی باشتر بکرێ بۆ ئێرە ئێستاش باشووریشی ئومێدەوارم ئینشەڵا باشووریش هەروە بخرێتە ناو میراتی جیهانیەوە و ئینشەڵا ئومێدەواریشم تاکی هەورامی زۆرتر کار بکەن و باشتر بکەن بۆەوەی هەورامان بەرەو هەورامانێکی پێشکەوتوو ئەم جیاکاری هەر دەسەڵاتە ئەم جیاکاری هەر حکوومەتە و دەسەڵاتە و سیاست وای لێ کردوون کە ئێمە جیابینەوەی منە هەورامان هەر یەک هەورامانە و یەک زمانە و یەک خۆشەویستی و یەک سروشتوانەیە کەلتور وەکو کەلتور جیاوازیمان نییە هەورامان هەر خەڵکی هەورامان کەلتوری هەورامان هەر یەک کەلتورە و یەک بەرنامەی هەیە بەس ئەوەی ئێستا لە باشوورە حیزبایەتی و دەسەڵات و شەڕ و شۆڕ ئەمانە وای لێ کردووە کە ئێمە دوا بکەوین لە زۆر شتا دوا بکەوین